بێگومان ئێمە وەکو نەتەوەی کورد لە ساتەوەختێکی وای ینی لە حاڵەتێکی واین ئێستا بە تایبەت سەردەمی ئێستا و کاتی ئێستامان کە بەڕاستی دوژمنانیش حەسوودیمان پێ نابن. تر لەو ساتەوەختەدا کە تۆ لە بارودۆخێکی ئاوا ناخۆش دای، تۆ بە خۆت دوژمنی خۆت بی، تۆ بە خۆت یعنی بەداخەوە بەڕاستی ئەو هێزە کوردیانەی کەوا تا ئێستا چەندین ساڵە مێشتی خەڵکیان کاس کردووە بە ناوی نەتەوایەتی و بۆقی نەتەوایەتی و نەتەوە پەرستیان هەڵگرتووە کەچی بەداخەوە لەگەڵ ئەو داوای خۆشیان لەگەڵ ئەو بانگەوازەی خۆیان ڕازگۆ نەبوون. ئەگەر ڕاز دەکەن چۆن لە ساتەوەختێکی ئاوادا کە ئێستا بە تەواوی حاڵی ملەتی کورد بەڕاستی شەپڕێەوە، لە هەموو بوارێک خەڵک بەڕاستی بێتاقەت بووە، ماندوو بووە، تەواو بێزار بووە. لەو ساتەوەختانەدا یعنی دوژمن لەلایەکەوە ئەوە سەنگەری لێگرتووی، ئەوە دوژمنت دیارن کە دوژمنەکانی ملەتی کورد گەلێک زۆرن. لەو ساتەوەختەشدا ئێمە بە خۆمان بەر ببینە گیانی یەکتری، ئیتر ئەمە چنەتەوایەتیەکە، ئەمە یعنی ئەمە چەندی بە چەندە بەڕاستی. تۆ لەلایەک بڵێ کەس لە خۆم کورد پەروەرتر کەسێکە قسەیەک بکاتن تاوانباری بکەی بە ناوی خیانەت و بە ناوی دژایەتی کورد و نەتەوایەتیەوە هەموو شتێکی پێ بفرۆشی کەچی بە خۆت لەولاوە یعنی خۆر بنی یەکتری بخۆن، دژایەتی یەکتری بکەن، هێز بەرامبەر یەکتری بجوڵێنن، بە پێش هێزی بێگانە بکەوی بۆ سەر خاچی خۆت. یعنی بەڕاستی ئەمە عیبە شوورەیە بەڕاستی بۆ ملەتێک، بۆ هێزێک کە بە ناوی نەتەوایەتیەوە ئەم کارانە بکاتن. بەداخەوە یعنی بەڕاستی وەکو گوتم ملەت بە تەواوی لەو شتانە بێتاقەت بووە. دیکاتی ئەوەیە کە یەکگرتوو بین، ڕێزەکانمان یەک خەین، هەمومان یەکدەنگ بین بۆ ئەوەی وڵات لەو قەیران و لەو بارودۆخە ناخۆشەی کە ئێستا تێدایە بە هەموو لایەک بتوانین ڕزگاری بکەین. نەتەوەی کورد نەتەوەیکی ڕەسەنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، وەکو هەموو نەتەوەکانی تر مێژوویی دوور و درێژی هەیە. سەیری دەوڵەتە زەبەلاحەکانی وەکو دەوڵەتی عەباسی، دەوڵەتی ئەمەوی، دەوڵەتی سەلجوقی، هەموو دەوڵەتەکانەکەین، هەموو ئەو نەتەوانی کە لە ناوچەیە هەن ڕۆڵیان هەبووە لە بەشێک لە مێژوودا توانیویانە بگەنە دەسەڵات، بگەنە هێز و قووەتی خۆیان. بۆ نمونە تورکەکان لە دەوڵەتی عەباسی ڕۆڵیان جێرا، دواتر توانیان دەوڵەتی عوسمانی دروست بکەن. لەناو دەوڵەتی عوسمانی یعنی کۆمەڵێک نەتەوە توانیویانە ڕۆڵ بژێرن. کورد ڕۆڵی خۆی هەبووە، کاریگەری خۆی هەبووە، میلەتێکی ڕەسەنی ناوچەکەیە. بەڵام بەداخەوە وەک کورداواری خۆمان دەڵێ ئەگەر دارکردنی لە خۆی نەبێ عمری 1000 ساڵە. ئەم میلەتە بەهۆی ململانی ناوخۆی، بەهۆی ئیعتراف نەکردن بە یەکتری، حیزبەکان ئەوەندەی بەرژەوەندی تەسشی حیزبی و بەرژەوەندی تاکە کەسی و بنەماڵەیی لەبەر چاوەگرن، بەرژەوەندی گشتی نەتەوایەتی و نیشتیمانی لەبەر چاو ناگرن. سەیرەکەی حیزبە کوردیەکان ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەمویان دابەش بوون بۆ سەر وڵاتە زلهێزەکانی دەوروبەرمان. حیزبێک یعنی سەر بە وڵاتێکی زلهێزی يعني ولاتشي إقليمية، حزب سر بولاتشي تري إقليمية، بويا أما واي كردوه يعني أم منافسة هاتو تنيوخوي هرمي كردستان كارجري لسر تاكا كانوا خزانة كانوا كوملجي كردي دروس كردوه، وأوي كبوتا قرباني هستي نتواتي، أوي كبوتا قرباني خاكون اجتماعنا، أوي كبوتا قرباني ناس نامي كردايتيا، ناس نامي نتواتي ما خليك ناس نامي نتواتي ما لا دستدين لهرمي كردستان. بويا من علم حزب كردية كان حتى دوشت نكن ناتوانن متماني خوان بدز بيننا تاوكو لزياتي اوي خلق بكار بين بو برجوندي حزبي خويان ببنه هوكاريك بو اوي خدمت ببرجوندي هاولاتيان كان متماني هاولاتيان بجيرنا وزاري شرتون كحزب كرديه كان كم تازور بتايبت هزكاني ده صلاه متماني تواوي هاولاتيان هرمي كردستانيان لدزداوا اوي كلغل شان لواني بشكل برجوندي بشك بيوندي با هندك دابو نريتو عادات وتقاليد دي خوي معنا وهبت بويا خالي كم اوي تاوكو خدمتي هاولاتيان كان برجوندي هاولاتيان لبرتاو نگرن براسيناتوان متمانه بدز بينوا دوام پێویستە هەمویان لە نێو خۆیاندا ڕێگەک ریز بن ئاساییە بۆ بەرژەوەندی نێو خۆیەکان منافسەی سیاسی بکەن، منافسەی شەریفانی سیاسی. بەڵام بۆ پرسە نەتەوایەتی و پرسە نیشتیمانیەکان پێویستە هەمویان یەک ریز بن، یەکدەنگ بن، پاڵپشتی یەکتری بکەن بۆ ئەوەی بتوانن پارێزگاری لە ناسنامەی ڕەسەنایەتی کوردەواری خۆمان، پارێزگاری لە خاک و نیشتیمانمان بکەین بۆ ئەوەی دەستکەوتەکان لە داهاتووشی نزیکدا ڕۆشنتر بتوانین بەردەستیان بخەین ئینشاءڵڵا.